سەردان و گفتوگۆکانی شاندی هەرێم و بەغدا بەردەوامی هەیە. نەبوونی توانای دابینکردنی موچە تینی بە حکوومەتی هەرێم هەڵچنیوە و حکوومەتی ناوەندیش هەرجارە و پێشنیاز و بیانوویەکی نوێی پێەیە بۆ شاندی هەرێم. دەگوترێت ئەم سەردانە یەکلاکەرەوەیە بۆ دیاریکردن و جێگیرکردنی پشکی کورد لە بودجەی ساڵی 2021دا. چاودێران و شەقام گەشتبین نین با گفتوگۆکان. کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێت لە ئەگەری ڕێگنەکەوتنی حکوومەتی هەرێم و ناوەند ئەوە یەکێتی لە سنووری خۆی پلان و پرۆژەی تایبەتی هەیە لە پێناو دابینکردنی موچەی موچەخۆران. یەکێتی بۆ خەڵکە دروست بووە و شەقامی هەیە شەقامی ڕەنگە شەقامی یەکێتی وەکو شەقامی پارتی نەبێ چونکە خەڵک لە ئاستی بەرپرسەکان ناڕازی لە ئاسی قیاداتی یەکێتی ناڕازیە لە ئاسی ئۆرگانەکان لە ئاسی جەماوەر لە ئاسی کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان و پێشمەرگە و پۆلیس و ئاسایش و مامۆستایان و فەرمانبەران کەواتە یەکێتی ئەگەر خوانە خواستە ڕێکەوتنەکە دروست نەبێت و نەگەنە بەرەنجام دەبێت بە دوای دەرەچەیەکی ترا بگەڕێ یەکێتی ئەو کاتە زووە قسەی لەسەر بکرێ بەڵام یەکێتی بێگومان لە پێناو قوتی خەڵکە هەر ڕێگایەک بزانێت لە قازانجی هەرێم و لە قازانجی خەڵکایە بەرژەوەندەی حیزبیەکانی خۆی کاتە قوربانی هەنێک کاتە قوربانی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان. ڕێکەوتنی سلێمانی لەگەڵ بەغدا بابەت و مقۆمقۆی ئێستای زۆربەی لایەنە سیاسیەکانە بۆ چوونی جیاواز هەیە لەو بارەیەوە. ئەندامێکی پێشووی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی ئاماژە بۆ دەکات پرسی ڕێکەوتنی سلێمانی لەگەڵ بەغدا یەکسانە بە هەڵوەشانەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و دروستبوونی دوو ئیدارەیی. من پێم وانییە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە ڕای هەمویان بێ. یەکێتی نیشتیمانی کوردستان لەناو خۆیانە یەکدەنگ نین یا با بڵین کۆدەنگ نین لەسەر ئەوەی کە بیانەوێ لەگەڵ بەغدا ڕاستەوخۆ خۆیان مامەڵە بکەن و واز لە پارتی بێنن. ئەگەر باڵی دەستڕۆیشتوش لە ناو یەکێتی بێ ئەم بڕیارە بدا هەر بڕیارێکی قورسە چووکە ماوەیەکی زۆرە ئەوێ ئەم بڕیارە بدا و ناتوانێت بچێتە ژێری. دوور نییە پارتی بۆ مێژوو تاوانباریکا بەوەی بڵێ ئەمانە بوونەوە خۆفرۆش و کوردستانیان فرۆش 16 ئۆکتۆبەرێکیان دروست کرد. یەکێتی زۆر حەزر لەم بڕیارەکە دوجاریش تا چەند سەرکەوتو ئەبێ لەم بڕیارەیە و وەکو تیشم دەبێت ئەوەی هەڵەوشانەوەی حکوومەتی هەرێم گەرنا پێچێ بۆ قۆناغێک وەکو تاکتیک لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ بە تایبەتی ئەم ناوچێ بەزە بە یەک ڕاستی بزانین ئەگەر بێت ئەم کێشانە چارەسەر نەکرێەوەی لەژێر فشاری ڕاستەقینای یەکێتی نیشتیمانیە یەکێتی لە ناوچەیەک لە خەڵکی و دانیشتوانی سنووری یەکێتی بەڕاستی ئەو بێدەنگە قوڵ ناکەن دوور نیام جارە خۆپیشاندان و ڕاپەڕین ببێت سەرجەم بنکە و بارەگاکانی یەکێتی و ماڵی بەرپرسەکانی شام سووتێنن. چەند ڕۆژێکە ڕادەستکردنی داهاتە فیدراڵەکانی پارێزگای سلێمانی بە حکوومەتی ناوەند بۆتە پرسێکی گەرم بە شێوەیەک ئەگەر هەولێر و بەغدا ڕێک نەکەون سلێمانی دەیەوێت خۆی داهاتەکانی بداتە بەغدا و لە بەرامبەردا زامنی موچەی فەرمانبەران بکات لەم سنوورەدا. هەورا زەحمەت شارپرێس سلێمانی.